لوبنان یەکێک لە دیارترین وڵاتە گەشتیارەکان لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بەهۆی زۆری ناوچە گەشتیارەکانی و هەڵکەوتەکەی کە دەکەوێتە سەر دەریای سپی ناوەڕاست سەرنجی زۆربەی گەشتیارانی جیهانی بەلای خۆیدا ڕاکێشاوە. بە پێی ئامارە ڕەسمیەکان ساڵانە بازاران گەشتیار لە زۆربەی وڵاتانی جیهانەوە ڕوو لەم وڵاتە دەکەن. ڕەنگارەمەش وای کرد بێت بە درێژایی ساڵ ئەم وڵاتە جمەی بێت لە ژمارەی گەشتیاراندا. أهلا وسهلا بكردستان العراق وبتمنى لوبنان وڵاتێکی جوان و سەرنجڕاکێشە لەسەر ئاستی خۆرەڵاتی ناوەڕاست. ئێمە لە نێو دەیان وڵاتدا ئێرەمان هەڵبژاردەوە بۆ بەسەربردنی گەشتەکەمان. هیوادارم لەم ماوەیەدا بتوانین کاتێکی خۆش بەسەربەرین چونکە ئێرە ناوچەیەکی زۆری گەشتیاری لێیە کە بەشێکیان لە ناوچە سەرنجڕاکێشەکانی جیهانن. القناة الكردستانية العراقية وأهلا وسهلا بكم. بەنسبەت گەشتیاریە و لە لوبنان نزیکترین وڵاتە بۆ عێراقیەکان. هەروەها نزیکترین وڵاتە کە ڕامان دەکێشێت بەلای خۆیدا. وڵاتێکی کراوەیە، مامەڵەکردنیان بەڕێزەوەیە، ئاسانکاری کراوە بۆ بواری گەشت و گوزار و لە ڕووی فڕۆکە و ئوتێلەوە و ئێمە ئاسوودەین لێرە. بكل مكان وليس فقط في أربيل في بيروت أو في كل أنحاء العالم. تەنیا گەشتیاران لەسەر ئاستی خۆرەڵاتی ناوەڕاست سەردانی لوبنان ناکەن، بەڵکو لە سەرتاسەری گیانەوە گەشتیاران بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و گەڕانەوەی ئاسوودەی بۆ دەروون سەردانی ئەم وڵاتە دەکەن. ڕازاوی ناوچە گەشتیاریەکانی و دیمەنە سەرنڕاکێشەکەی دەریای ناوەڕاست لە بەرزترین شوێنی بەیروتی پایتەختەوە وای کردووە بژاردەی زۆربەی گەشتیارانی گیان بێت. من أصل لبناني عايش بفرنسا. خۆم خەڵکی لوبنانم بەڵام لە فەڕەنسا دەژیم. گەڕاومەتەوە بۆ لای هاوڕەکانم. لوبنان جوانترین وڵاتی جیهانە. ئێستا ئێوە لە ڕەوشەن لە بەیروت. ئەوەی لە پشتانەوەی دیارترین شوێنی ئەم شارەیە. لە باکووری شارێکی ناوازە هەیە کە تەرابلوسە، لە باشووریش سوور و سەیدا و چەند شارێکی تر هەیە. لوبنان گزارشتە لە ڕووبار و لە چیا کە شوێنێکی گەشتیارین. مدن رائعة بالشمال. لبنان هي من أجمل الدول وصحيح اللي سماه. ئێمە لە ناوچەی ڕەوشەین، لە بەردەم ڕەوشەدا وەستاوین کە گەورەترین تاشە بەردا لەسەر دەریا. ژمارەیەکی زۆر ناوچەی گەشتیاری لە خۆ دەگرێت. بەنسبەت منەوە جوانترین وڵاتی گەشتیاریە. بە ڕاشکاوی دەیڵێم من زیاتر لە 30 جار هاتووم بۆ بەیروت. ئەوەی لە لوبنانی کۆکەرەوەی شارە جوانەکاندا دەبینرێت پێکەوەی و یەکتر قوبوڵکردن و زەردەخەنەی دانیشتوانەکەیەتی بەڕووی ئەو کەسانەی کە لوبنانیان هەڵبژاردووە و ئەوەش وەک بەشێک لە شانازیەکانیان دەزانن کە دەتوانن لەگەڵ خواست و ویستی ئەمواندا هەڵبکەن. وڵاتی لوبنان بەهۆی هەڵکەوتەی جوگرافیاکەیەوە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە یەکێک لە وڵاتە گەشتیارەکاندا دەنرێت کە بە پێی ئامارەکان ساڵانە بەدەیان 1000 گەشتیار ڕوو لەم وڵاتە دەکەن. ئەمەش وای کردووە بەردەوام ئابوووریەکەی لە بوژانەوەدا بێت. مەریوانە بڵا، کورتسات نیوز، بەیروت.